ئایا ئامادەیت باجی پەلەکردن بە تەمەنی خۆت بدەیت؟ هەردی مناڵێکی بێزار بوو لە قوتابخانە. هەمیشە چاوەڕێی زەنگی کۆتاییە کرد. حەزیە کرد تەمەن بە خێرایی بڕات و تەعازوو بگەڕێتە لە هاوڕێکانی یاری بکەن. لە خەویدا پیرەژنێکی نامووی بینی کە دیارییەکی سەرسەوڕهێنەری پێبوو. پیرەژنەکە تۆپەڵە دەزوویەکی زێڕینی پێدا وتی: ئەمە تەمەنی تۆیە. وتی: هەر کات پەلەت بوو کات بڕات کەمێک لەم دەزووە ڕاکێشە. هەردی بۆ ڕزگاربوون لە پۆل یەکەم تاڵی ڕاکێشا و چەند ساڵێک تێپەڕی. دواتر پەلەی بوو، زانکۆ تەواو کات تاڵێکی تری ڕاکێشا و بوو بە 20 ساڵ. بۆ گەشتن بە خۆشەویستەکەی جارێکی تر پەلەی کرد و دەزوەکەی ڕاکێشا. چەند تاڵێکی تری ڕاکێشا و بینی بوو بە 40 ساڵ و خاوەن خێزان و مناڵە. بەڵام کێشەکە ئەوە بوو هەردی چێژی لە هیچ کام لەو کاتانە نەبینی. هەمیشە مێشکی لای داهاتوو بوو، تەنها پەلەی بوو ساتەکان تەواو بن. کاتێک هاتە سەرخۆی بینی تەمەنی بووە بە 60 ساڵ و ڕیشی سپی بووە. دایکی کە زۆر خۆشی ئەویست ئێستا پیر و پەککەوتە بووە. هەردی زۆر خەمبار بوو، تێگەشت کە بە پەلەپەل ژیانی خۆی سوتان. دوایین تاڵی ڕاکێشا و بوو بە 90 ساڵ، تەنیا و بێهێز و لەسەر کورسیەک. پیرەژنەکە کە گەڕایەوە لێی پرسی: ئایا چێژت لەم دیاریە بینی؟ هەردی بە گریانەوە وتی: نا، من ژیانم لەدەست چوو، بمگەڕێنەوە بۆ مناڵی. لە خەو ڕاپەڕی و بینی لە پۆلە، دایکی گەنجە و هەموو شتێک وەک خۆیەتی. ئەو تێگەشت کە ژیان ئێستایە، نەک ڕاکردن بەرەو داهاتوو. هەوڵ مەدە زوو بڕات، بەڵکو چێژ و ئەزموونی ژیان بکە، چونکە بە نرخترین دیاریە. سەروەتی ڕاستەقینە ئێستایە. ژیان لە ئێستادا کلیلێکی سەرەکی سیستمی شادیە.